سڵاوی خۆی گەورەتان لێبێ هەمیشە شاد و ئاسوودە و کامەران بن لە ڕۆژێکی نوێی پەیامی ڕۆژەوە کۆمەڵێک بابەت و تەورەی جیاوازمان بۆ ئامادەکردوون تا لەگەڵ هاوکارم شوان ئەمڕۆ پێشکەشتانی دەکەین. زۆر سپاس هۆنیا بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێبێ باینتان باش لەگەڵ هاوکارانم لە پەیام کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێمان ئەمڕۆ بۆ ئامادەکردوون لە پرۆگرامی پەیامی ڕۆژ ئەمێ دەکەین جێگەی سوود و ڕەزامەندی و یایزان بێ و تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێننەوە. لە تەوەری یەکەمی بەرنامەکەشمانە دەمانوێت قسە و باز لەسەر ئاستی زانستی زانکۆیەک بکەین بێگومان بەرزبوونەوەی ئاستی زانستی زانکۆکان و هەروەها ساڵانە ئەو پێوەرو ئەو ڕێکارانە دەگیرێنە بەروە هەروەها بزانین چۆن زانکۆکان پێش بخرێن بە نمونە زانکۆیەکمان هەیە باز لە ئاستی زانستی زانکۆی هەڵەبجە دەکەین لە ئێستادا. لە تەوەری دۆمدا بابەتی ترمان بۆ ئامادەکردوون کە باس لە میکانیزمەکانی پێشبینیکردنی کەشوهەوا دەکەین. ئێمە ڕۆژانە کەشوهەوا دەبینین بەڵام ئایا ئەم کەشوهەوای چۆن دیاری دەکرێت و ئەم میکانیزمانە چین کە زیاتر لەگەڵ بواری لە بوارەکەی زیاتر قسە لەگەڵ کەسی پسپۆر دەکەین شارەزای کەشوهەوا و لەبارەیە ئەدوین. ئێستاش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا لەگەڵمانە. بەڵێ خۆشەویستان بڕگەیەکی وەرزشیمان بۆ ئامادەکردوون کە کۆمەڵێک ڕاهێنانە هیوادارین سوودی لێت بین و ئێوەش دووبارە بکەنەوە با بێکەوە بینەری بین. بینە لە بەڕێزەکانی پەیامی ڕۆژ سڵاوی خوای گەورەتان لێبێت لە بەرگەیەکی دیکەی ڕۆژانی وەرزش پێتان دەگەینەوە. بەرگەی ئەم ڕۆژمان تایبەتە بە بەهێزکردنی ماسکەکانی پشت وەک پێشتریش ئەنجام باسمان کردووە. سەرەتا هەندێک خۆگەرمکردنەکەی ئەوانەی کە زیاتر پەیوەندیدارن بەو ڕایانانەی کە ئەمانە بیکەین کە ئەمڕۆ زیاتر ئەوانەی کە تایبەتمەندە بە پشتەوە. بەم شێوازە قاچەکانمان نەبین بۆ دواوە. دەسەخێنە پشتی سەرمان هێواش زۆر بە هێواشی خۆچەمانەوە.
ڕاست و چەپ ئەم قاچە لەگەڵ ئەو دەسە 1 2 3 4 5 6 ئێمە لێرە 6 عادە دەکەین بەد لێگەین تۆ توانین زیاتری بکەیت 1 2 3 4 5 6 بەم شێوازە زۆر باشە بەم شێوازە دێن بۆ پێشەوە دوای دێنەوە بۆ ئێرە دێن بۆ پێشەوە دێنەوە بۆ دواوە کەمێ ڕایەک دین زۆر باشە دێن بەم شێوازە دەکەوین لێرە دەستەکانمان لەگە قاچەکانمان نەخێنە بۆ شایی باشە 1 2 3 4 5 6 جارێکی تر لە 6 عادەدار ڕایەکین کەمێ دەستمان دەخێنە دوا قاچمان جووت دەکەین هەتا بۆ تەکرێ قاچەکان و بەرز و نەبێت زۆر باشە بێت 1 2 3 4 5 6 زۆر باش بەڵێ بینرانی بەڕێزی پەیامی ڕۆژ لێرەدا و بەم شێواتینە کۆتایی ئەم بەرگەی ڕۆژانەی وەرزشش کە تایبەت بوو بە هێزکردی ماسکەکانی پشت تاکو و بەرگەی داهاتوو هەر شاد بن. دووبارە سڵاوتان لێ بایزان بە دڵنیاییەوە وەرزشکردن بابەتێکی گرنگە هیوادارین هەمووتان بە پێی توانە جا ئیتر لە بەیانیان بێ لە پاش ئیشکردن بێ یاخود بە پێی کات و گونجاوی ڕۆژەکەتان و کارەکەتان بتوانن کەمێک وەرزش بکەن. وەرزشکردن و هەروەها دەبێتە هۆکاری سەرەکی تەندروستیەکی باش دووربوون لە نەخۆشی بێگومان تەندروستێکی باش و لەش ساغی نیعمەتێکی گەورەیە و هەروەها ئەوە دێنێ خۆمانی بۆ هیلاک بکەین و هەروەها لە پێناویە خۆمان ماندوو بکەین. وەک لە سەرەتای پرۆگرامەکەش باسمان کرد پێکمان لە هەرێمی کوردستان کۆمەڵێک زانکۆی زۆر باشمان هەیە کەوا زانکۆی حکومین واتە لە کەرتی تایبەت نین لە کەرتی گشتیان ئەم زانکۆ حکومیانەش ساڵانە ڕێژەیەکی زۆر کە کار و چالاکی وەروە خوێندکارەکان و قوتابیەکان وەردەگرن. ئاماری ساڵانە بڵاو دەکرێتەوە بۆ نمونە لە ئاستی جیهان ڕیزبەندی زانکۆکانمان هەیە لە ئاستی کوردستان و عێراقی ڕیزبەندی زانکۆکان هەیە ئیتر ساڵانە بەشێک لە زانکۆکان ئاستی زانستیان بەرزە بێتەوە بەشێک نزم دەبێتەوە هەر کامێک بە هۆکارێک بەڵام بە شێوازێکی گشتی زانکۆکانی هەرێمی کوردستان بەهۆی ئەو قەیرانەی کە هەبووە هەروەها لەبەر کۆمەڵێک پێداویستی زانستی بۆ زانکۆکان کە لە بەشێک لە زانکۆکان جێبەجێ دەکرێت یاخود بە ئاستی زۆر و کەم پێیان دەدرێت لە هەندێکی ڕەنگە فەرامۆشکرابن ئاستی زانستی زانکۆکان لاواز دەبێت. بەڵێ پلەمەرنی زۆر کارێکی گرنگە بە تایبەتی لە زانکۆکاندا لە ئاستی زانستیدا بزانین تا چەندێک بەرەو پێش چووە کە زۆر جار بەداخەوە بەهۆی هەنێک پێداویستی زانکۆکانەوە دەگۆڕێ بارودۆخی زانکۆیەک بۆ زانکۆیەکی تر ئەمەوە دەکات کار بکاتە سەر ئاستی زانستی هەر زانکۆیەک و کاریگەری خراپی هەبێ دواتر زیاتر لەگەڵ میوانەکەمانە گفتوگوی لەسەر دەکەین. بڵێ لە زانکۆی هەڵەبجە وەکو یەکێک لە زانکۆ حکومیەکان کە لە پارێزگای هەڵەبجەیە پاشەوەی لە ڕووی داریەوە پارێزگای هەڵەبجە لە ناوەندی قەزایەکەوە گۆڕدرا بۆ بە پارێزگابوون کۆمەڵێک دامەزراوەی حکومی برانە و شارەیەکێکیش لەو دامەزراوانە زانکۆی هەڵەبجە بووکرایەوە وێڕایی ئەوەی کوالەتی بینایەکی باشی بۆکرا و وەروە کۆمەڵێک خزمەتگوزاری بەڵام بە دڵنیاییەوە زانکۆکە لە تەمەنی لاویەتیدایە ڕەنگە پشتگیری پشتیوانێکی زۆری دوێت و ئاستی زانستی زیاتر بەرز بکرێتەوە بەراورد بۆ بارودۆخی و هەروەها سەرەتابوونی ئاستی زانستی باشە و هەروەها کۆمەڵێک بەش و کۆمەڵێک لەکەی زۆر و کۆمەڵێک سەنتەری باشی هەیە کە ئەمەش بۆ پارێزگای هەڵەبجە و هەروەها بۆ لایەنی زانستی لە پارێزگای هەڵەبجە زۆر گرینگە لە بەرەوەی زانکۆیەک لە شارێکا دەبێتە هۆکاری بەرزبوونەوەی ئاستی زانستی ئەو خوێندکار و قوتابیانەی دەتوانن لەوێ بخوێنن یا خۆت ئەو قوتابیانەشی لە دەرەوەی شارەکان دێنە شارەکە بەمەش گەرموگوڕی زانستی لە شارەکەی زیاتر بەرز دەبێتەوە. لە پارێزگای هەڵەبجەوە مامۆستای لە مامۆستاکانی زانکۆی هەڵەبجەمان
لەگەڵ دەبێ بۆی گفتوگۆ بکەین لەسەر ئاستی زانستی زانکۆی هەڵەبجاوە هەروەها ئەو پێداویستی و ڕێکارانەی بۆ زیاتر بەرزکردنەوەی ئاستی زانستی هەڵەبجا و بێدڵنیایەوە کۆمەڵێک کێشۆگرفتەیە ئەگەر تایبەت بن بەو زانکۆی یاخۆ و ئاستی گشتی لە هەرێمی کوردستان هەن با بزانین لەوێ کێشۆگرفتەکان شوان وەک باست کرد ماوەیەکە بێت کە زانکۆی هەڵەبجە کراوەوە کە ماوەیەکی زۆر نییە بۆ زانکۆیەک هێشتا بەرەو پێشبوونی چاکی بەخۆیەوە بینیوە کۆمەڵێک بەشی تازەی تێدا کراوەتەوە کە هیوادارین لە داهاتوودا زیاتر کار بکرێت لەسەر ئەم زانکۆیە و بەشینیەوە تاقیگی باش و پێداویستی تەواوی خوێندکاران بدرێ بە زانکۆکە و بەرەو پێشبوونی زۆر. بڵێ ناوبڕێک وەردەگرین دوای ناوبڕەکە لەگەڵتان لەم تەوەرەیە بەردەوامە بین. دووبارە سڵاوتان لێ بێزان وەکو پێشتر باسمان کرد گەر میوانەکەمان ئامادە بێت یارەکەمێک گرفتمان هەبوو لە پارێزگای هەڵەبجەوە برارە مامۆستا کاروانفەتا وەکو مامۆستا لە زانکۆی هەڵەبجە لەگەڵمان بێ بۆ قسەکردن لەسەر ئاستی زانستی زانکۆی هەڵەبجە وەک دیارە زانکۆی هەڵەبجە پێشتریژ ئاماژەمان پێکرد یەکێکە لە زانکۆ نوێیەکان و هەروەها تایبەتمەندیەکی زۆر جوان لە زانکۆی هەڵەبجە هەیە کە پێم وابێت تاقانەی ئەم تایبەتمەندی لە زانکۆکانی تران نەبووە پێشتر ئەویش خانمێکی زانستی و هەروەها مامۆستایەکی زۆر بەڕێز پرۆفیسۆرێکی ئافرەت سەرۆکی زانکۆکەیە بێگومان هۆنیا باس لەوە دەکەن ئەو شوێنانەی کەوا خانمان سەرۆکایەتی دەکەن ئیشەکانیان ورترە و هەروەها بە سەلیقەترن دڵسۆزانەترن نازانم ئیتر تعلیقێکیش دایم لەسەر پیاوان هەیە و دەڵێن ئێوە تۆزێک وردنین و شپرزن و یان بە شێوازێکی گشتی ئەو ناوەندە زانستی و ئەکادیمی و هەروەها با بڵێن تەنانەت لایانی هونەریەکانیش کە ئافرەتان سەرپەرشتی دەکەن دەڵێن باشتر بەڕێوە دەبێت هۆنی هەوایە بەڕاستی دەکەوێتەوە زیاتر سەر کەسەکە بەڵام بێگومان ئافرەتان زیاتر گرنگی بە وردەکاری دەدەن بۆیە ئەنی هیوادارین لە هەموو کایەکانە ئافرەتان بتوانن بەرەو پێشچوونێکی باش بە خۆیانەوە ببینن و جێدەستیان دیار بێ ئەمەوێ شوان باس لە ڕیزبەندیەکە بکەم ئەوەی بزانم کە ساڵانە لەلایەن ڕێکخراوی یونیڕانکەوە ڕیزبەندی دەکرێت بۆ زانکۆکان ساڵانە دوو جار کە ئەوەی من بزانم زانکۆی هەڵەبجە بەداخەوە لە کۆتایی ڕیزبەندیەکەیە بوو کە زیاتر ئەمانێ بزانین ئەم گرفتانە چێکەوای لە زانکۆکە کردو ئاستیدا بەزێت و بێتە دواوە. بەڵێ بێگومان بەرزبوونەوەی ئاستی زانستی هەر زانکۆیەکیش پێویستی بە ستافێکی زانستی باشە بێت واتە تۆ دەبێت جێشێک مامۆستا و پرۆفیسۆر و دکتۆری باشتر لە بەردەسا بێت لە هەر زانکۆیەک و هەروەها کۆمەڵێک سنتەری باش کۆمەڵێک ئۆڤەری گرنگکەوا دەبێت هۆیەوەی ئاستی زانستی زانکۆکان بەرز بێتەوە دیارە هاوکاران ماماژەوە دەکەن بەداخەوە بۆی کەمەک کێشۆگرفتەوە ناتوانین پەیوەندیەکەمان لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا کاروانفەتا مامۆستا لە زانکۆی هەڵەبجە گفتوگۆکە بکەین بەڵام مێ دەکەین لە پرۆگرامەکانی داهاتووتر زیاتر لەسەر زانکۆی هەڵەبجە قسە دەکەین چونکە لە کۆتایە وەکو تازەترینیان نوێترین زانکۆی حکومی لە ئاستی هەرێمی کوردستان و بە دیاریکاریش بۆ پارێزگای هەڵەبجە ئومێدی سەرکەوتنی بۆ دەخوازین چونکە هەڵەبجە شارەکەی ئەحمەد موختار بەگیجاف لە ساڵانی 1928 هاوار دەکات دەڵێ بخوێنن چونکە خوێندن خەڵغان و سوپەرتانە بۆ دوژمنانتان بۆیە شارێک کە بە معریفە و پاشخانێکی ئەدەبی و هەروەها شاعیر دۆستی لە ئەحمەد موختار بەگیجاف و تایربەگی و هەروە تەواوی ئەو باگراوندە معریفیە زانستی لەو شارەیە هەبووە بە دڵنیایەوە دەبێت نمونەیەکی جوان بێت لە دنیای زانست و هەروەها مۆدێرنیشا مێ دەکەین تەواوی زانکۆکان لە هەرێمی کوردستان لە ئاستێکی زانستی زۆر بەرز و باشا بن و وەلایەنە پەیوەنددارەکانیش بەدەم داواکاری و هەروەها پڕکردنەوەی لایەن و فەراغە زانستیەکانیانە بن. بڵێ ئەزیزان فیچەرێکمان ئامادەیە کە ئامادەکردنی خواردنە لە سەیرانگایەک کە سەیرانگای گۆڵەیە لە پێنجێن وەک دەزانین پێنجێن یەکێ بوو لە ناوچە ساردەکان کە بەرزترین پلەی ساردی تێدا تۆمارکرا وە گۆڵێژێکێکە لە سەیرانگا سەرنجڕاکێشەکان کە کەشێکی زۆر تایبەت و جیاوازی هەیە فیچەرەکەمان تایبەتە بە ئامادەکردنی خواردن لە سەیرانگای گۆڵێ بابێکەوە زیاتر بینەر بین بزانین چۆنە و دیمەنەی چۆن بووە.
دووبارە سڵاتان لە بایزان شێفەکەمان زۆر مرتاح لە ناو بەفرە دانیشت بوو بەڕاستی نازانم چۆن سەرمای نەبوو ئیتر پیا و برسیشیە بێ لەوێ خۆی تاق دانیشتۆ و نازانم بزن بوو ئاسک بوو چی بوو برژاندی دەستی خۆش بێ دیمەنێکی جوان بوو مێدەکەین هەمووتان دایم لە شادی و کامەرانی و بەختەوەریا بن. بەڵێ عزیزان دەستاژ ڕکلامێکمان هەیە دەچینە لای ڕکلامەکە و دوای لەگەڵتان بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێ بێزان دیارە هاوکارانە ماماژیان بەوە کرد لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا کاروان فەتا مامۆستا لە زانکۆی هەڵەبجە پەیوەندیەکەمان جۆر بووە لەگەڵ مامۆستا کاروان گفتوگۆوەکەین لەسەر ئاستی زانستی زانکۆی هەڵەبجە لە ئێستادا. مامۆستا سڵاوت لێبێ و باید باش سپاس بۆم دەرفەتە گەر لەوە دەست پێ بکەین بەبەستمان لە ئاستی زانستی زانکۆی هەڵەبجە بەرمەبنای کۆتا پێوەرە زانستیەکان کە بۆ زانکۆکان با بڵێن هەرێمی کوردستان بڵاو کراوەتەوە ئاستی زانستی زانکۆی هەڵەبجە چۆن هەڵدەسەنگێنی. زۆر سپاس بۆم دەرفەتە. طبعاً ئێشتا ڕانکینی نیشتیمانی کوردستان بڵاو نەکراوەتەوە تاوەکو ئێمە ئاستی زانستی زانکۆی هەڵەبجە بۆ ئەم ساڵ بزانین، بەڵام بەپێی ئەو چەند
بەپێ ئەو ڕیزبەندیانەی بڵاو کراونەتەوە کەمانە ڕیزبەندی تاو ئەکادیمی نین بەڵکو کۆمەڵێک ڕیزبەندی لەسەر ئاستی هەندێک ژمارەن وەکو ژمارەی سایتیشن ژمارەی ئەو توێژینەوانەی کە زانکۆکان بڵاویەکەنەوە ئەمە ڕیزبەندی تەواوەتی نیشتیمانی زانکۆکانی هەرێمی کوردستان نییە بەڵام لە هەمان کاتا و ئاستەی کە زانکۆی هەڵەبجەیەتی بەپێ ئەگەر تەنها تەماشای ئەو ژمارانە بکەین بەڵێ ئاستەکەی لە پێش نییە بەڵام ئەگەر تەماشای خودی زانکۆی هەڵەبجە بکەین و بەراوردی بکەین بە ساڵانی ڕابردوو زانکۆی هەڵەبجە تا ڕادەیەکی باش پێشکەوتنی زانستی بەرچاوی بەخۆ بینیوە. مامۆستا کاروان حەز دەکەم لەبارەی زانیاری کۆمەڵە زانیاری بدوێی سەبارەت بە زانکۆی هەڵەبجە کە لە ئێستادا چەند کۆلێژ لە خۆ دەگرێ و ئایا بەشینوی تێکراوەتەوە و تاقیگی پێویست و ئەو سەرچاوانی کە بۆ خوێنسکاران پێویستە لە ئێستادا لە زانکۆکەدا بەردەستە؟ بەڵێ سەبارەت بەوانە بەڵێ پێشکەوتنی باشی بەخۆ بینیەوە بەپێ ئەو بەشانەی کە هەیەی بەشە زانستە پراکتیکیەکان ئێمە تاقیگەی باشمان هەیە لە ڕووی کوالیتی خوێندنەوە ئەگەر ئێمە تەماشای زانکۆ بکەین بە شێوەیەکی گشتی دوو ئیشی هەیە یەکێکیان ئەوەیە کە وانەوتنەوە ئیشەکەی تریشان توێژینەوەی زانستیە ئێمە لە هەردوو ئاستەکە پێشکەوتنی باشمان بەخۆمانەوە بینیوە بەڵام ئەگەر بەراوردی بکەین یان بکەونە کێبڕکەوە لەگەڵ زانکۆ گەورەکانی کوردستانە بە دڵنیاییەوە ئێمە تا ئێستا نەمانتوانێت بچینە ئەو کێبڕکێ و ئاستە بەڵام لە ڕووی تاقیگە و لە ڕووی وانەوتنەوە بەڵێ زانکۆی هەڵەبجە هیچی کەمتر نییە لە چاو زانکۆکانی تری کوردستان و پێم وابێ ئەو کوالیتی لەوانەوتنەوەیە لە زانکۆی ئێمە پێشکەشەکرێ بە خوێنکاران چ لە ئاستی بەکالۆرۆز ماستەریش بە هەمان شێوە کە هەمانە هیچی کەمتر نییە لە زانکۆکانی تر بەڵام ئەگەر سەبارەت بە توێژینەوە بڵین کە ئیشێکی گرنگی تری زانکۆیە لە کوردستان و لە هەموو دنیاە بە دڵنیاییەوە ئەمە پشتە بەستێ بەو ستافە ئەکادیمی کە هەر زانکۆیەکەیەتی زانکۆی هەڵەبجە ستافە ئەکادیمیەکەی زۆر هەژارە یعنی ئێمە ئەگەر بەراوردی بکەین بە ستافی ئەکادیمی زانکۆکانی تری کوردستان تەنانەت ئەوانەشی کە لەگەڵ ئێمە دروست بوون ئەمانە پێشینەیەکی ئەکادیمی زۆر پێشتریان هەیە لە ئێمە و ستافی ئەکادیمیان چەند بەرامبەر بە ستافی ئەکادیمی ئێمەیە بۆیە بە دڵنیاییەوە ئەوان توێژینەوەی زیاتر ئەنجامیان لەو ڕۆوە زانکۆی هەڵەبجە ناتوانێت بگاتە ئاستی ئەوانی تر هەتاوەکو ستافی ئەکادیمی بەرز نەکرێتەوە ئێمە گەر بەراوردی بکەین لەگەڵ زانکۆیەکی گەورەی وەکو زانکۆی سلێمانی تەنها لە بشی مێژووی زانکۆی سلێمانی تقریبان نزیکەی 6 بۆ 7 پرۆفیسۆریانە ئێمە لە زانکۆی هەڵەبجە پرۆفیسۆرمان نییە تاوەکو ئێستا بۆیە بەراوردکردنی ئێمە لەگەڵ زانکۆکانی تر تا ڕادەیەک بەراوردکردنێکی نابەرامبەرانەیە. مامۆستا کاروانیانی زانکۆی هەڵەبجە دوایەوەی کە هەم نوێشە وەروە وەکو باست کرد بەو ستافە کەمەی کە هەیەی توانین بڵین لە ئاستی خۆیان سەرکەوتنەکانی زۆر زیاتر و بەرچاو بوو کە مەژمای دڵخۆشی و جێگەی دەستخۆشە و دەبینرێ واقعە بەڵام بۆی کە گرنگترین بابەت بۆ پێشکەوتنی زانکۆکان ستافی ئەکادیمیە جاییتر بە هەموو بەشەکانەوە وهروەها کۆمەڵێک سنتەری گرنگ بخرێتە گەڕ بۆچی ئاوەڕ لە زانکۆی هەڵەبجە بە تایبەتی تر نادرێتەوە چونکە باست لەوە کرد ینی تۆ لە زانکۆیەک کەمترین ئاستی پرۆفیسۆر و دکتۆرات هەبێ ئەیکێ توێژینەوە بکە کێ ئیتر بتوانێت ڕانکیکی زانکۆکە بەرزکاتەوە با بڵێن بەشداری لە بابەتە زانستیەکان بکە بۆچی ئاستی زانستی زانکۆی هەڵەبجە یاخو ستافی ئەکادیمی زانستی زانکۆی هەڵەبجە زیاد ناکرێت؟ ئەمە چەند هۆکارێکی هەیە تەبان ئێمە تاوەکو 2013 تا ڕادەیەک ستافمان بەرەبەرە زیادیە کرد بەڵام لەو کاتەوە بۆ کۆمەڵێک هۆکار کە ئەگەر کاتە بێ بە کورتی ئاماژیان بۆ وای کرد کە ستافی ئەکادیمی ئێمە زیاد نەکە یەکێک لەو هۆکارانە مەسەلەی قەیرانی داراییەوە دانەمەزراندنی مامۆستایانی زانکۆ بۆ زانکۆکان بە شێوەیەکی گشتی کە ئێمەش پشکێکی گەورەمان بەرکەوت چکە ئێمە ستافەکمان هەر بۆ خۆی کەم بوو و هەروەها ئەمە هۆکارێکی تر پەیوەستە بە ئەو زانکۆیانی کە نزیکن لە زانکۆی هەڵەبجەوە بۆ ئێمە زانکۆی سلێمانی نزیکە لێمانەوە عادەتەن ستافی ئێمە ئەوانەشی کە لە ناو هەڵەبجە ناژین ئەو ستافانی کە سەر بە زانکۆی هەڵەبجەن حەزیان لەوەیە لە زانکۆی سلێمانی بن ئەمەش تا ڕادەیە کەندێک جار گرفتمان بۆ دروستەکەوە هەروە بچووکی زانکۆکە ژوای کردوە کە ستاف ئەکادیمیەکان ئەوانی ترکە هەیە ئەوانی کە نازناوی زانستیان بەرزە حەز ناکەن لە زانکۆی هەڵەبجە بن و ئەمەش تەبیعیە لەبەرەوەی لە ناو هەڵەبجە ناژین لە سلێمانی ئەژین هەموو هەوڵێکی خۆیان دەدەن بۆ ئەوەی لە ناو زانکۆی سلێمانی بن ئەمەش هۆکارێکی تر پێم وابێ پێوەستە بە وەزارەتەوە بێ وەزارەت تا ڕادەیەک ئەوەندەی کە دەستباری هەموو زانکۆکان ئەگرێت زیاتر دەستباری ئەکادیمی بۆ زانکۆی هەڵەبجە بگرێت بۆ نمونە ئەو خەڵکانەی کە ئەو ئەکادیمیانەی کە لە دەرەوە دێنەوە
شانسێکی زیاتریان پێ بدا بۆی بێنە ناو زانکۆی هەڵەبجە. ینی بۆ نمونە ڕێگە نەدا بچنە زانکۆ گەورەکانی وەکو سەلاحەدین وەکو زانکۆی سلێمانی، چونکە ستافیان زۆرە ئەوان لە چاو تەبعاً لە چاو زانکۆی ئەمە. خاڵێکی تر پێویستە بەو ئەوانەی کەوا لە ناو زانکۆیان خاوەن بڕیارن لە زانکۆی هەڵەبجە بێ ئیشی گرنگیان زیادکردنی ستافی ئەکادیمی بێ. لەوانەیە ئەوانیش تا ڕادەیەکی زۆر دەست بەسراو بن نەتوان هەموو هەنگاوێک بنێن، بەڵام ئەکرێ لەگەڵ وەزارەت ڕێکەوتنی گەورە بکەن بۆ ئەوەی بتوانن ئەوانەی کە دێنەوە لە دەرەوە مەرجێکەوە بێکا بۆ نمونە بێنە یەکێک لە زانکۆکانی وەکو زانکۆی هەڵەبجە، یاخود ئەوانەی کە لای ئێمە نازناوی زانستی گەورە وەرەگرن دوایەوەی کە دکتۆرا تەواوەکەن ڕێگە نەدرێ بچنە زانکۆکانی تر بۆی بمێنەوە ماوەیەک لێرە خزمەتکەن، یان هۆکارێکی ترەوەیە کە لە ڕووی ئابوووریەوە هەوڵێکی زیاتر بدرێ بۆی ئەو ستافانە بێن بۆ زانکۆی هەڵەبجە، بۆ نمونە پاداشتێکی زیاتری ئابوووریان بدرێ گەر بۆ نمونە بڵێن کەسێک لە زانکۆیەکی ترەوە گەر بێت بۆ زانکۆی هەڵەبجە ئێمە ئەو پاداشتێ دەین. ئەگەر هەموو ئەم هۆکارانە کۆ بکەیتەوە پێم وابێت لە ماوەی چەند ساڵێک ئێمە توانین ستافی ئەکادیمیمان بەرز بکەینەوە بۆی بتوانین ژمارەی توێژینەوەکانمان زیاتر بکەین. مامۆستا کاروان ئەو پێوەرانە چین کە لە بەرچاو دەگیرێ بۆ هەڵسەنگاندن و ڕیزبەندیکردنی هەر زانکۆیەک کە پێویستە ساڵانە ئەمە ئەدەکرێتەوە، ئایا پێویست دەکات چ پێوەرێک لەسەر چ پێوەرێک ئەمە پێوەرەکان بەپی ئەو ناوەندانەی کە بەپێ و ناوەندانەی کە ڕانکین ڕاگەێنن ئەوانە هەر ناوەندێکیان بۆ خۆی کۆمەڵێک پێوەریە، بۆ نمونە ئەمەی کە ئەم تا ڕادێگەم هەڵای لەسەر زانکۆی هەڵەبجە دروست کرد، ئەمە پێوەرەکەی زۆر پێوەری کۆمەڵێک شتە تایبەتە بە سایتی لە ئەو ژماری سەردانیکەرانی بۆ هەر سایتێکی زانکۆ کە هەیە، بۆ نمونە هەر خۆی ناوەکەی ئەوەیە و بۆ مێتریکس زیاتر پێوەرەکانی کەمتر پێوەری ئەکادیمین زیاتر پێوەری ژمارەیی بەکارێنن، تا ڕادەیەکی زۆر بەشێکی زۆری ئەو ناوەندانەی کە ڕانکین بەکارێنن خۆیان پێوەردانێن بۆی چۆن زانکۆکان هەڵسەنگاندنیان بۆ بکەن، چۆن ڕیزبەندیان بۆ بکەن. ئەمە زانکۆی هەڵەبجە لەم پێوەرە ژمارەیانە هەمیشە لەبەرەوەی توانایی کەمە لە ڕووی ئەلکترۆنیەوە بۆیە ژمارەکانیشی کەمتر دەرەکەون لەناو ئەو هەڵسەنگاندانە بۆیەش لە دواوە بێت. بەڵام پێم وابێ باشترین ڕانکینی نیشتیمانی کوردستانە ئەگەر ئەوە بکرێ و کۆمەڵێک پێوەری زۆری داناوە بۆ مەستافی ئەکادیمیەکێکە لە پێوەرەکان ژمارەی ئەوانی کە نازناوی زانستیان بەرزەوە، هەروەها پشکی شێری هەڵسەنگاندنی زانکۆکان بەر توێژینەوەی زانستیەکەوەی کە پێشتریش باسمان کرد وەزعی زانکۆی هەڵەبجە لەکوایە و هەروە ئەو ناوەندە ئەکادیمی کە هەیە بۆ نمونە قەباری کتێبخانەکانی و هۆڵەکانی و ژمارەیەکی زۆری تر لەو پێوەرانی تر بەکارهێنرێ کە زانکۆی هەڵەبجە لە بەشێکی زۆریانە بەڕاستی پێوەرەکانی باش نییە. کەواتە مامۆستا کاروان یعنی ئەمەم دەستەواژەیە بەکاربێنە مەگەر هەڵە نەبێ ئەمە بێویژدانیەک نییە بەرامبەر زانکۆی هەڵەبجە دەکرێت، چونکە زانکۆیە کە 5 کۆلێژی هەبێت ئەگەر هەڵە نەبن 5 کۆلێژە ئەگەر بەشک لە هەر کۆلێژێکی ئەگەر بەشەکانی پێم وانە لە 5 زیاتر تێپەڕ ببێت. کەواتە یعنی چه هەر سەردانی کەر چه خوێندکارەکانی قوتابیەکانیشی هەر بچن سەردان بکەنەوە بەراورد بە زانکۆیەک کە ڕەنگە هەزاران هەر بەشێکی بەقەسیارەکە دووبارە بکەنەوە دەنگت نەگەشت. باشە مامۆستا کاروان باست لەوە کرد لە سەردانیکردنی ئەلکترۆنی لەوەی کە یەکێک بۆ لە پێوەرەکان یان بۆ ئاستی پێوەرە نیشتیمانیەکانی زانکۆیەک کە تەنها 5 کۆلێژی هەیە، ڕەنگە قوتابی زۆر نەبێ، ڕەنگە ستافی زانستی زۆر نەبێ، دەبێت پێوەرەکان بەر ئەوە من لەسەر حسابی خۆی ئاستی ڕێژەیی خۆی هەڵسانگانی بۆکە یا بە بەراوردکردن، چکە لە کۆتایی ئەمە گەر بەراوردکردن بێ بێویژدانێک بەرامبەر زانکۆی هەڵەبجە ناکرێت. توانین ئەگەر تەنها زانکۆی هەڵەبجە بە نظری اعتیبار وەربگرین بەڵێ بۆ زانکۆی هەڵەبجە وایە، بەڵام ناکرێت چکە تۆ زانکۆکانی تریش زانکۆی گەورن خۆتاوانیان نییە کە ژمارەی ستافی ئەکادیمیان زیاترە، بۆ نمونە لە بری 3 کۆلێژ 15 کۆلێژیان زیاتریان هەیە واکرێ ئەوانە هەموو لە بەرچاو بگیرن، ینی ناکرێت لەبەرەوەی کە زانکۆی هەڵەبجەیان هەندێک زانکۆ هەیە کە ژماری ستافیان کەمە یان کۆلێژیان کەمە ئیتر زانکۆکانی وەکو سەلاحەدین وەکو زانکۆی سلێمانی زانکۆ گەورەکانی تر ئەوانیش بێن تەنها ڕێژە وەربگیرێ و لەسەر ئاستی ڕێژە هەڵسەنگاندن بکرێمە تا ڕادەیەک نەعەدالەتیە بۆ زانکۆکانی تر و تا ڕادەیەکیش لە ڕووی ئەکادیمیەوە باش نییە، ینی حسابکردن بۆ ئەوەی کە زانکۆیەک ژماری مادەم ستافی کەمە ئێمە حسابی ئەوەی بۆ بکەین، ئەوە نا بەڵکو ئەبێ زانکۆی هەڵەبجە هەوڵ بدات خۆی
پێشخاو بگاتەوە ئاستەوە یعنی تۆ ژماری توێژینەوەکانی زانکۆیەک زۆر زیاترە لە بەرەوەی ستافەکەی زیاترە ئەمە شتێکی باشەوە و بێ دەستخۆشیشیان لێ بکرێن نەکەوەی کە بڵێن مادەم زانکۆی هەڵەبجە توێژینەوەی کەمە لە بەرەوەی کە ستافی کەمە باوەکو یەک مامەڵەیان لەگەڵ بکرێ ئەمە پێم وانە بۆ ئێمە باشە ئێمە حەزەکەین وابێ بەڵام ماوەستا کاروانەمە زانستیە بۆ نمونە لە ستافێکی با بڵێن 5 پرۆفیسۆری 15 دکتۆری 10 توێژینەوەت هەبێ بەراورد بە ستافێکی 50 پرۆفیسۆری و 200 دکتۆر و ئەوەندەیە مەسەلاەن 20 ئەگەر ڕێژەی سەدی بیرکاریانە حسابیکەن یعنی هێشتا کرێ بڵێن زانکۆی هەڵەبجە بێ زۆرتر پێشکەوتوتر بێ. بەڵێ زانکۆی هەڵەبجە ئەگەر بە 2 ساڵی ڕابردوو وەربگرینیانی لە هەندێک بواری توێژینەوەیە لە 100 تا 400 چۆتە پێشەوە یعنی لە ساڵێکا تقریبا نزیکی 85 بۆ 100 توێژینەوەی ئەنجام داوە نزیکی 60 توێژینەوەیان یعنی ئەو توێژینەوانن کە لە ئاستی گۆڤارەکانی دەرەوە بڵاوکراونەتەوە ئەمە دەستخۆشیێکی زۆرە بۆ ئەو ستافەی کە ئەو توێژینەوانیان ئەنجام داوە یعنی زانکۆی هەڵەبجە لە ڕووی سایتیشنەوە با بڵێن ژمارەی سایتیشنەکانی چەند هەزار قات زیایی کردووە بەڵام ژمارەکە بۆ خۆی کەمە بەڵام ئەگە لەسکەڵ تەماشای ساڵانی ڕابردووە ئەم ساڵی زانکۆی هەڵەبجە بکەین بڵێ زانکۆکە وەک خۆی وەربگرین پێشکەوتنی زۆر بەرچاوی بەخۆ بینیوە ینی جاران لە زانکۆی هەڵەبجە تەنها خوێندنی بە کالۆرۆسە بوو ئێستا بەو چەند بەشەکەمەی کە هەیەی نزیک 3 بەشیان توانیوانە خوێندنی باڵا و ماستەر بکەنەوە لە هەوڵان بۆی دکتۆراش بکەنەوە ینی ئەمانە بۆ زانکۆکە بۆ خۆی دەستکەوتی زۆری باشی بەدەستیانەوە بەڵام وەکو وتم لەبەرەوەی ستافەکەمان ئێمەکەمە ئەگەر بچینە وەرکابەریەوە دیسان ئێمە هەل لە دواوین ڕاستی شتێکیش بوو تێ دەبارەوەی کاڵان هەڵەبجە زانکۆی هەڵەبجە لە دواوەیە زانکۆی هەڵەبجە لەوەتەی ڕانکین کراوە بەو ستافەکەمەوە ینی هەرگیز نەچۆتە پێشەوە ینی ئەوە نەبووە بڵین لە ڕیزبەندی 5 و 6 بێوێستا هاتبێتە دواوە ئەگەر وا بواە زۆر خراپ بووە مانوت ئاستی زانکۆی هەڵەبجە خراپە بەڵام لەبەرەوەی ئێمە لە ئاستی خۆمان بەرەو پێشەوە ڕۆشتوین زۆر باشیش ئێمە هەر هەوڵین لە پێشخستنی بەردەوامی زانکۆی هەڵەبجە شابین ئەمە نیشانەی ئەوە نییە بڵێن ئێمە لە زانکۆی هەڵەبجە لە دواوین ینی دانەبەزیوە ئاسمان دانەبەزیوە لە ڕووی ئەکادیمە بەڵکو ئەوەندە بەرز نەبووەتەوە بۆەوەی بتوانین زانکۆکانی تر تێپەڕێن و پێم وابێت تاوەکو 2 ساڵ بۆ 3 ساڵی تریش زانکۆی هەڵەبجە گەر بەم ئاستی ئێستا بەرەو پێشەوە بڕوا لەوانە نییە زۆر بچێتە پێشەوە لە چاو زانکۆکانی تر لەوانەیە 2 زانکۆ بۆ 3 زانکۆی تری کوردستان بتوانێت تێپەڕێنێ بەڵام ئەگەر بگەینە ئاستی یەکەم تا دێمی زانکۆکانی کوردستان تۆزێک زەحمەتە بۆیان ما بستا کاروان ئەوەی من زانیاریم هەبێ زانکۆی هەڵەبجە خاوەنی وێبسایتێکە لەگەڵ گۆڤاردا کە بەردەوام چالاکی و هەواڵی ناو زانکۆکە بڵاو دەکاتەوە ئامانج لە دانانی ئەم وێبسایتاوە بڵاوکردنەوەی ئەو هەواڵانە هیچ کاری کردوتە سەر بەرەو پێشچوونی زانکۆکە بەدڵنیایەوە وێبسایت کاتێک گرنگەکە ئێمە بتوانین چالاکی بکەین ئێستا بەڵێ زانکۆی هەڵەبجە بۆتە و یەکێک لەو زانکوانەی کە چالاکیێکی زۆری هەیە بۆی وێبسایتێکی قەرباڵەخمان هەیە ئێمە لە وێبسایتەکە هەموو کارەکانی بۆتە ئەلکترۆنی و هەروە تەنانەت ئێمە نمرەدانەوەی خوێندکارەکانیشمان کردووە بە ئەلکترۆین لە ناو سایتی زانکۆ هەیە و بەشێکی زۆری ئەو ماتریاڵانەی کە لە بەردەستی ئێمە هەیە بۆ ئیشانێکی ئێمە ئەنجامین هەمووی بە ئەلکترۆنیە کرد ینی پرۆسەکانی زانستخوازی بەردەوام دڵنیایی جۆری زۆربەی زۆری چالاکیەکانی زانکۆی ئێمە بەڵێ بە ئەلکترۆنیە کرێەوە لە ڕێگەی وێبسایتەکەەوە توانرێت تەماشای بکرێت بەڵام دیسانەوە خەڵکی تر زیاتر لە ئێمە ئەنجامێن بەڵام ئێمە تازە دەستمان پێکرۆ لەم 2 ساڵەیە ئەکرێم 2 ساڵەی ئێمە وەک سەرەتایەک وەربگیرێ و دواتر دوای 2 ساڵ بۆ 3 ساڵی تر بێنەوە ڕاگەاندر لە ئێمە بپرسێتەوە یان لە زانکۆی هەڵەبجە بڵێەوە لەو ئاستیا بوو نێستا بەرەوکیەوە چون ئەمەیان تا ڕادەیەک معقولترە بۆ ئێمە ماوەستا کاروان باس لە گۆڤار کرا گۆڤاری زانکۆی هەڵەبجە بڵاوکراوە هەیە یان گۆڤارێکی ئەکادیمی زانستی زانکۆی هەڵەبجە گۆڤارێکی ئەکادیمی زانستی هەیە ببوورە گوێم لە پرسیارەکە نەبوو مامۆستا گۆڤارێکی ئەکادیمی زانستی واتە ئەوەی کە با بڵێن لە خوێندنی باڵا بە پێی پێوەرەکانی ئەکادیمی و زانستی لە زانکۆی هەڵەبجە هیچ گۆڤارێک بڵاو دەکاتەوە تەنها گوێم لە گۆڤارەکەەوە بەڵام ئێمە بەڵێ گۆڤارێکمان هەیە گۆڤاری زانکۆی هەڵەبجە گۆڤارێکی وەرزیە گۆڤارێکی ئەکادیمی باشیشەوە پیشەکانی بە خێراڕۆن ساڵانە 3 ژماری لێ بڵاو بێتەوە 3 بۆ 4 ژماری لێ بڵاو بێتەوە ئیشی خۆی ئەکا
ئەمە زۆر باشە چکە کۆمەڵێک زانکۆ هەیە تەنانەت لە ئەوروپاش زانکۆ هەیە کە گۆڤاری تایبەت بە خۆی نیە ئێمە زانکۆی هەڵەبجە گۆڤارێکی ئەکادمی تایبەت بە خۆمانمان هەیەوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە وەزارەتی خوێنی باڵاودانی پیادانرا بەڵام بەداخەوە گۆڤارە ناوخۆییەکان بۆ ڕانکین زۆر سوودیان نییە سوودیان هەیە بەڵام کەمتر سوودیان لێ بێنێ لە چاو ئەو توێژینەوەی لە گۆڤارە نێودەوڵەتیەکانە بڵاوکرێنەوە کە ئەمەیان لە ڕاستیە لە ڕووی ئەکادیمیەوە نەنگیەکە بۆ کوردستان پێویست بوو گۆڤارەکانی خۆمان زیاتر گرنگی پێ بدرێت لە ڕانکینی نیشتیمانیا گۆڤارەکانی خۆمان زیاتر بەکاربێنرێ من دڵنیام ئەو کاتە زانکۆی هەڵەبجە پێشکەوتنی زیاتری بەخۆبینیان پێشکەوتنەکانی زیاتر ئەبینرا لە ڕووی ژمارەوە زیاتر هاتە پێشەوە مامۆستا پەیوەندیتان لەگەڵ زانکۆکانی تردا بۆ نمونە کۆنفرانسی هاوبەش کۆڕ و سەردانیکردنی زانکۆکانی تر ئەنجامدانی چالاکی لە دەنگتان نییە مامۆستا بەڵێ گەر هاوکارانمان ئەو گرفتە چارەسەرکەن دیارە دەنگی ئێمە بەباشی ناگاتە لای مامۆستا کاروان هاوکارم ئەوەی پرسیکەوە پەیوەندیتان بڵێ مامۆستا پەیوەندیتان لەگەڵ زانکۆکانی تردا چۆنە و کار و چالاکی ئەنجام دەدەن هەر بۆ نمونە کۆڕ ئەنجامدانی کۆنفرانس و سەردانیکردنی زانکۆکانی تر هیچ ئەم چالاکیانە دەکرێت لە زانکۆی هەڵەبجە؟ سەبارەت بە کۆنفرانس بەڵێ ئێمە لە ئێستاە زانکۆی هەڵەبجە دوو کۆنفرانسی نێودەوڵەتی بەدەستەوەیە لە دوای مانگی ئۆگەستەوە کۆنفرانسەکانمان ئەکرێن و هەروە کۆنفرانسی زانستی نێودەوڵەتیشمان کردووە ساڵی ڕابردوو زانکۆی هەڵەبجە کۆنفرانسی نێودەوڵەتی هەبوو لە بەشی وەرزش و ساڵانی پێشووتریش بەڵێ ئێمە کۆنفرانسی ترمان کردووە بەڵام کۆنفرانسەکانمان کەمن کۆنفرانسی زانستی تایبەتی نێودەوڵەتیش پێیوەستە بە ناساندنی زانکۆی هەڵەبجەوە کە ئەمەش دیسانەوە پێیوەستە بۆ توێژینەوانی کە تۆ ئەنجامیە و ستاف ئەکادیمیە بەرزەیە گەر تۆ هەتبێت و ئێمە گەرژماری پرۆفیسۆرەکانمان زیاتر بە دڵنیاییەوە توانین کۆنفرانسی ئەکادیمی زیاتر بکەین چکە ئێمە ئێستا سەرچاوەیەکی مرۆیی تا ڕادەیەک باشمان لەبەردەستە لە داهاتووە بەڵێ بە دڵنیاییەوە توانین کۆنفرانسی زانستی زۆر باش و ئەکادیمی بەڕێوەبەری زۆر باشە مامۆستا کاروان یەکێک لەو با بڵین ناوەندە گرنگانە لە زانکۆکان کە هەیە گرنگی پێدەدرێ وەروا بۆ ئاستی زانستی زانکۆکان زۆر باشە سنتەرەکانی لێکۆڵینەوەیەتی یاخود سنتەرە زانستیەکانێتی لە زانکۆی هەڵەبجە هەڵە نەبم دوو سنتەری زانستی هەیە ئەمانە کار و چالاکیەکانیان چۆنە ستافی ئەکادیمی باشیان بۆ دابین کراوە یاخود تەنها با بڵێن کار و چالاکیەکانیان تا ئێساکە زۆر فراوان نییە تەنها یەک سنتەری توێژینەوەمان هەیە ئەویش چەند ساڵێک لە هەوڵاوین بۆ ئەوێ سنتەرە بکرێتەوە ئێستا فەرمانی سنتەرەکە دەرچووەوە ستافەکەشی تازە لەم چەند ڕۆژانە دەست بەکار بوون بەڵام وەکو ئیشکردن نەخێر تاوەکو ئێستا ئێمە سنتەری توێژینەوەکانمان نەکەوتونەتە کاروە و ئیشیان نەکردووە بەڵام پێم وابێ توێژینەوە بەبێ سنتەری توێژینەوە شەرەنجامە درێ بەڵام سنتەری توێژینەوە بەڵێ زۆر گرنگە بۆ زانکۆکان ئێمە تەنها یەک سنتەری توێژینەوەمان هەیە بۆ جینۆسایت و لە داهاتووە پلان هەیە بۆ ئەوەی ئەم سنتەرە کارا بکرێت و هەوڵ بدات توێژینەوەی بەرچاو ئەنجامدا مامۆستا یەک لەو گۆڕانکاریانەی کە کرا گۆڕینی سیستەم بوو کە کراوە بە سیستەمی پۆڵۆنیا ئایا ئەمە لە هەڵەبجە ئەنجام دراوە و بەرەو پێشچوونی بەرەو خۆ بینیوە و تا ئێستا کە ئەم سیستەمە تەطبیق دەکرێت بە لایەنێکی باشدا دەچێت یاخود بە لایەنێکی خراپدا سیستەمی بۆڵۆنا بۆ ئاستی بە کالۆرۆس و ماستەر ئێمە بۆ خوێندن بۆ خوێندکارەکان بەڵێ جێبەجێمان کردووە زانکۆی هەڵەبجە زۆرینەی بەشەکانی ئەم سیستەمە جێبەجێیەکان و ئەم سیستەمە تەرکیزەکاتە سەر ئەوەی کە ئەڵبەتە و جۆرەی کە ئێمە جێبەجێیەکەین تەرکیزەکاتە سەر ئەوەی کە زیاتر خوێندکار سنتەر بێت و زانکۆ خوێنکار تەنها وانەی پێ نەدرێت و مامۆستا تەنها هەموو شتێک بۆ خوێنکارەکانی شەرح نەکا و خوێنکارەکان تەنها گوێگر بن ئەمەیان کەمتر پەیوەندی بە پێشکەوتنی کەمتر پەیوەندی بەم ڕانکینانەوەیە بەڵکو زیاتر پێوەستە بە کوالیتی وانەوتنەوە لە ناو زانکۆی هەڵەبجەیە بەڵێ بە دڵنیاییەوە بەرەو پێشچوونێکی باش بۆ زانکۆ
بەرهەمێنێ بەڵام ئەم بەرەو پێشچوونە لە بەرەوەی گۆڕینی سیستەمە ئەمە درەنگتر دەرەکەوێت کاریگەریەکەی بەڵام لە ئێستاە بەڵێ دەستمان پێ کردووە و 3 ساڵیشە سیستەمەکە جێبەجێکن هەرچەندام سیستەمەش پێویستی بە کۆمەڵێک ئەرزیەت هەیە بۆ ئەوەی بۆ هەر زانکۆیەک بتوانێت جێبەجێیکە بۆ نمونە ئەو ماتریاڵانەی لە بەردەستی خوێنکارانی ئێمە هەن لە چاو زانکۆکانی تر دیسانەوە کەمترە بۆ نمونە کتێبخانەی زانکۆی هەڵەبجە کتێبخانەیەکی هەژارە کە ئەویش ئەوەندەی کە هەیە پێوەستە بۆ ستافەوە کە توانیوان هەوڵێکی زۆریان داوە و ستافی کە لەوێ ئیشەکەن کتێبخانەیەکی ڕێکوپێک دروستکەن بەڵام لە ئاستی سیستەمەکەیان نیە سیستەمی بۆڵۆنیا پێویستی بە کتێبخانەی گەورەیە بە تایبەتی پشکی شێری بەشەکان لە زانکۆی هەڵەبجە بەر زانستە مرۆیەکان کەوتووە زانستە مرۆیەکانیش خۆتانەزان پێویستیان بە کتێبخانەیە زیاتر و لە زانکۆی هەڵەبجە کتێبخانەی باشتانەیە مامۆستا کاروان پێشوونی باشیان بەخۆ بینی بەڵێ بە دڵنیایەوە سیستەمی بۆڵۆنیا پرۆسس سوودی باشی بۆ خوێندکارەکانمانەبێت بڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز مامۆستا کاروان فەتاح مامۆستا لە زانکۆی هەڵەبجە سپاس بۆم دەرفەتە لەگەڵمان بووی بە هیوای سەرکەوتنی بەردەوام و پێشکەوتنی زیاتری زانکۆی هەڵەبجە ماندوو نەبن لەشتان ساوێت. بەڵێ خۆشەویستا لە تەوەری دۆمی بەرنامەکەماندا بابەتێکی ترمان بۆ ئامادەکردوون کە میکانیزمەکانی پێشبینیکردنی کەشوهەوایە یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە ڕۆژانە هاوڵاتیان هەمومان دەتوانین بڵین سێری دەکەین و متابعی دەکەین گۆڕینی کەشوهەوایە بەڵام ئایا ئەم میکانیزمانە چۆن بەڕێو دەچێت چۆن دیاری دەکرێت چۆن گۆڕانکاری بەسەردادێ لەواچێ زۆر بمان نەیزانین. بۆ زیاتر گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرە میوانداری ماردین سەلاممان کردووە شارەزای کەژناسی بەخێر بێ کاک ماردین. کاک ماردین خێر بن. زۆر سپاس. میکانیزمەکانی پێشبینیکردنی کەشوهەوا بە گشتی لە کوردستان بە تایبەتی یعنی چۆنە؟ زۆر سپاس پێشی دەستخۆشی کەناڵەکەتان لێکم لە کوردستانە پێشبینی کەشوهەوا تا ئێستا پشت بە مانگە دەستکردەکان لە بەسەرنی وڵاتانی دەوروبەر وەکو وڵاتی تووشیا وەکو ئەوروپا و ئەمریکا تا ئێستا لای خۆمان ینی ئامریشی وا گرنگ نییە کە بتوانین چۆن یانی پشتەوان هەچیان و دێمەش دووبارێکینەوە یانی زیاتر پشت بە و کاریگەریەکردانی ئەو وڵاتانانی بۆ مۆدێلەکان کە لە وڵاتانە هەن ئێمە پشتبانە بەسین زیاتر. واتە ینی کەشوهەواکەمان لەبەرەوەی نزیکە لەیەکەوە یاخود مانگە دەستکردەکان توان کەشوهەوای ئاسمانی ئێمەش ببینن زانیارەکان لەوان وەرەگرن زیاتر ینی پشت بە وڵاتانی وەبوونە تووشیا بەسرێ دەوروبەرمان وەکو ئیسرائیل و وڵاتانی دەوروبەرمان کە لەسەر ئاوای دەرەی ناوەڕاستن بڵێ. باشە بۆ پێشبینیکردنی ڕاستی یعنی کەشوهەوا ئەو ڕێکارانە چین کە پێویستە بگیرێتە بەریانێ پێویستەکات چۆن بێت؟ بەڵێ ئەوی شەن هۆکاریی ینی کە ئەبێ بۆ نەڕادەی شێ پلەی گەرمی ئەو ئاڕاستانی کە ڕۆکەنە وڵاتی خۆمان وکو نزمە پاڵ بەستۆکانی مەتوانین لە ڕێگەی ئەوانەوە ئەم پێشبینی کەشوهای دیاریکەن. زانستی ترین پێشبینیەکانی کەشوهەوا بۆ چەند کاتژمێر یاخود چەند ڕۆژ ئەکرێ پێشبینی بکرێت؟ خۆی وەکو ئاسی زانستی خۆی بۆ مای 5 ڕۆژ پێشبینی کەشوهاکرێ 5 ڕۆژ بۆ مای 5 ڕۆژ بەڵام وەکو زانستی تر ینی 24 کاتژمێر دروست دەرەچێت یعنی گۆڕانکایی بەسایشکە ببەردەوام گۆڕانکایی بەسەرای کەشوهەوا. کاتە ژمارەی ڕێژەی بارانبارینت لە سلێمانی بەتایبەت وە لە ناوچەکانی هەرێمدا؟ بەڵێ ینی تا دوێنێ بەیانی کە 5 مانگ بوو تا نوێی بەیانی تا سەر ناو سلێمانی 270 ملی بارانباری بوو. ئەمە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژێکی باشترە وەکو ناو سلێمانی باشتر نیانێ وەکو ناو سلێمانی پارتام کاتانە 209 ملی باران باریوە وەکو سنتەری شار وەکو سنتەری شار بەڵام وەکو بەشێکی گشتی وەکو شارەکانی کە و دەوروبەرمان باشتر بووە سە بۆ نوێ هەڵەبجە زۆ باشتر بۆ لە پار تا ئێستا 300 ملی باران لەناو هەڵەبجە باریوە لەناو ڕانیە 505 ملی باران باریوە ئەمە تا نوێی بانی دوێنێ تا 5 مانگ کاتە بەترسی وشکە ساڵیمان لە بەردەمان ماوە هێشتا تا ئێستا مەترسی وشکە ساڵیمان نەماوە ینی سپاس بخوات شکێمە خۆتان نزانین تا مانگی 5 کە بارانبارانە ئەگەری بارانبارین هەرەیە خۆتان نزان لە سەدای مانگی دوو شار نێشتا ینی مانگی دوومان لە بەردەستە مانگی 3 و 5مان لە بەردەستە کە بارانباری وەڵام من دەمێت تۆزێکتر لەسەر و بابەتە بڕۆین کە باس لە پێشبینیەکانی کەشوهەوا دەکرێت ئەو مانگە دەستکردانی وڵاتانی دراوسێک کە کەشوهای وڵاتانی ئێمەش یاخود ئەو بابلێن جوگرافیایی دیاری دەکەن ئێمە تێدایە خۆیان ئەمە بڵاو دەکەنەوە واتەم زانیاریانە دەخەنە بەردەسی لایەنە پەیوەنددارەکانی ئێمە یا ئەمان دەچن بەستەنها وەری دەگرن ینی ئەوەیە زیاتر یان لێرەش ناڵێم ناکرێت بەڵام ینی زیاتر پشت بۆ وڵاتانی دەوروبەرە بەسێ لەبەرێمە تا ئێستا ینی ئامریکی وامانیە کە خۆیان توان پێشبینی
کەشوهای پێ بکرێت زیاتر پێش بە و مۆدلانی کەشوها بەستێکە هەن لە وڵاتانە یعنی بەمەش ئەمانەتوان بەپی ڕێژە و وتمان ڕێژی شێ و پلەی گەرمی لە هەوای ئاستی داباری نەمانە توانین ئەوانە لە ڕێی چیەوە دیاری دەکرن ینی ئەو ڕێگەی زیاتر مانگی دەستکردەکان یعنی هەر لە کۆنەوە بە قۆ ناغات کاتە هیچ ئامێرێک نییە کە یارمەتی دەربێ یان تەنها بەس لێر ئامێرەکان هەیە سە بۆ لێرە ئامێرەکان هەیە خێرایی بە تۆمارەکە پلەی گەرمی تۆمارەکە بەڵام یعنی تا ئەسەوە نییە کە لە هەرێمی کوردستانە توانن پشت بەخۆیان بەستن کە بتوانن پێشبین کەشوە دابینکەن یانی بتوانن پشتی پێ بەستن زیاتر پشت بە وڵاتانی دەوروبەر بەسراوە کاتێ مەتوانین لە ڕێگەی پێشبینی کەشوهەواوە بۆ نمونە بزانین کە ئایا لافاو ڕوودەدات یاخود بەستن ڕوودەدات ینی زۆر ئەمانە دووبارە ئەبێتەوە ساڵان لە زستانە یان کۆمەڵەش دووبارە ئەتوانین پێشبینیەکی تاوا بۆ ئەمانە بکەین لەگەڵ کەشوهەوایە بەڵێ پێشبینی یەکریانی بە پێ و نزمە پاڵەپەسانی کە ڕۆمانتیەکەن بە پێ و جەمسەرانی کە و نزمە پاڵەپەسانی کە لە سیبریا ڕۆمانتیەکەن کە یانی بێتە هۆیەوەی کە بەستە دەریاکان هەیە بە تایبەتی دەرەی ناوەڕاست کە یێتە سەر دەرەی ناوەڕاست لە دەرەی ناوەڕاستە بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەویشە بێتە هۆیەوەی کە بە ڕوودادیان بە فەربانی ڕوودات چێمە لە ناو عێراق ینی پشمە بە چەند دەریاک بەسەوک و بە تایبەت دەریای ناوەڕاست و دەریای سوور ئێمە زیاتر لەسرە و دوانە پشتی پێ بەسەوە کە بارانباریمان لەو دوو دەریاوە بۆیێت کاک ماردین لە هەنێ وڵات زۆر گرنگی بە پێشبینیەکانی کەشوها دەدرێت تەنانەت بە تایبەت ئەو وڵاتانەیە کە بەشێک لە وەرزەکانی ڕێژەی بارانبارین زۆر زۆرە بۆی کۆمەڵک ڕەنگە کار و چالاکیە بێ پێویست بۆ بکات تۆ باران نەبێ بیکەی تەنانەت باز لەوە دەکەی بەپی کاتژمێرەکان لە کاتژمێر بۆ نمونە 11 بۆ 12 باشە بەڵام ینی زۆر بە دقیقی ئەمە تا چەندێک زانستی یاخود ئەکرێ تۆ پێشبنی کاتژمێرەکانیش بە تایبەت لە کاری کشت و کاڵ و ئەوان کەسانی کە کشت و کاڵەکەن زیاتر ڕەنگە پێویستیان بەوە بێ پێشبینیەکان بزانن ڕاستە ینی خۆی ئەم پێشبینیە کریانێت توانین تۆ بە سەعاتیش دابینکەی بەڵام ینی کەشوا شتێکی کە نییە بڵین تۆ سەعادە لە شوێنەکان مادابیانی گۆڕانکاری ڕوایە ئەویش بۆی ئاڕاستی باوە ڕەنگە باەکی پێچوانە بە بیبا بۆ شوێنی تر نەچێتەوە شوێنەیانی ئاڕاستی با دەورە بینە لە یاد چکێ بۆی گۆڕانکاری ناو شار و ینی ئەم گازە پیسکەران نوشتانی وای لاتوە شتەکان وەکو خۆیان دەناسن وەکو جاران نەماون بۆکۆی کە ساڵانی زوو باس کراوە پێش لە وڵاتانی وەکو ئیسرائیلەوە کە پێشبین بە فەربارین کراوە دوای هەفتەی دوای 4 ڕۆژ گەیشتە خۆم لای خۆمان و شتان ڕوویە بەڵام مێسەوان نەماوە سە بۆ یەم گۆڕانکاری کەشوان مامزانی جیاوازی چییە لەگەڵ پێشووتردا واتە لە کۆندا چۆن ئەمە ئەم پێشبینیانە کراوە کەلاواتچە هیچ سەرچاوێکیان نەوبێ بۆ ئەوی کە بیزان تەنها پێشبینی خۆیان بووە یاخود کاری ئاسانتریان بەکارهێناوە ئەمڕازی ئاسانتر چەند هینێکە بوو یعنی وڵاتانی کە زیاتر لەسەر دەریاکان بوون وەکو لە ڕێگەی کەشتی چارەکە داری یەکەم جار لەلایەن چینەکان و کەمانە کراون بۆ کاری بازرگانی بەکارهێناوە یان یەکەم جار یەکەم ئامریکا دۆزراوەتەوە ئەنیمەمەتر بوویانی پێوانەی ئاڕاستیکردنی بایان دەستکەوتۆرانی خێرایی بەیانی بوو خێرایی بەیەتوانیانە ئەو کاتە بە پێهینی ئەو سەدەمی خۆیان دیاریکەن کەکەی باران بارێت دوکەی باران نابارێت ڕاستە خۆی لە کۆنا وڵاو بە پرسیارەکە شتێکم بیکردەوە کاک مادی لەگەڵ دکتۆر حەسەن تەڵای ڕۆحی شارت مامۆستان بوو لە کاتی هەڵکۆڵینی زانستی شوێنەوارناسەکان لە دەشت هەڵکۆڵینی زانستیمانە کرد کات تەلەبە بووم لە ئێران هات وتی بارانە بارێ وتمان چۆن نەزانی وتی ئەم پیاوە پیرە پیاوێکی بەتەمەن لەوێ بوو وتی پێ وتم بارانە بارێ زۆر دڵنیاشم وتم لێم پرسی چۆن دڵنیای وتی دڵنیان بارانە بارێ ترەوە سوعبەتەوە ها بارانە بارێ وەکوی کەم پیاوە پیرەوێتی پێشبینی کردووە وا بیرفعلیانی زۆری نەبێت بارانێکی باش باری دوایی چوونی خی کابرامان گوتماوەرە تۆ چۆن زانیت بارانە بارێ هیچ تەکنۆلۆژیاکرد پێنیوە لەم دەشتەیە و لە بلادێکۆنەیە وتی مێرولەکانم بینی بە خێرایی چوونەوە نێو پلانەکەیان ئەمە چەند ساڵ تەجربەی چەندین ساڵی ژیانمان هەر جارێک مێرولەکان بۆ خێرایە دەچنەوە ناوهێلانەکانیان ئەیدلاو شانەی پاڵێنەکەەوە ینی شتێک ڕۆدا بارانە بارێ بەتەکیید بوو ینی ئەو کاتانە چونکە ینی ئەما مێرانە بۆ نمونە ئێستا تۆ زیاتر لە ڕووی زانستی و ینی شتەکان دیارەکەی خەڵک پێش بۆ نابەسێ ئێستا بۆ نەزووە بۆتر چۆلێکە کات دەستەدارێتیان و جۆکەی خۆشەیانی بۆ نەمەلی کروتیان و بارانە بارێ پێویستی بارانە هەنیۆشان ڕوویان لە لەگەی خەرمانی خۆریشانێ زۆر جارەگە دیقەتانیا بێ خەرمانی خۆ دروستە بێ هە بازنەیەک بە دەوری خۆرە ئەوش ینی هۆکارێکە بۆی کە پێشتر زانویانە کە بۆ ماوەی داهاتوو بارانبارین هەور دەست پێەکە ڕاستە کاک ماردین لە باسکردن لە پێشبینیەکانی کەشوها بابەتێکی تر هەیە کە زۆر گرنگە بۆکو دیاردەیەکی شلاتۆ لە وڵاتی خۆمانەویش دیاردەی خۆڵبارینە گەر ئەومان بۆ باسکێت ئەم دیاردەیە جارێ هەر چۆن دروستە بێ و چۆن ئێمە پێشبینی خۆڵبارین بکەین
بڵێ خۆڵبارین ینی ئەو ناوچەکانی وەکو ناوەڕاست و باشووری عقوە ناوچەکانی ئەفریقا ئەمە زیاتر خۆڵباریمان لە ئەفریقا بێت ئەویش بۆی وشکە ساڵی کە چۆن ساڵیانی ڕوویکرێتە ئەفریقا باکووری ئەفریقا زیاتر لە وەکو سوودان و میسر ینی ئەو کاتێک کە بیابانی سینا بەولا بڵێ کە تەوژمی با دروستە بێ لێەوە هەڵەکات وێتە سەر ئەم ناوچانی خۆمانیانی تا بەرەسەر و بڕا کاریگەریەکەی کەم ترەمێنێتەوە زیاتر کاریگەریەکانی یەچێت لەسەر ناوەڕاست و باشووری عێراق. کاک ماردین بەپێی زانستیش بێ ساڵانە هەمان ڕێژی باران دەبارێ بەڵام شوێنی بارینەکان ڕەنگە بگۆڕێ کاتە ینی ئەو وشکە ساڵی کە ڕوویداوە بەهۆی ئەوەیە کە ئیتر لە ناوچەکانی هەرێم نەماوە. بەڵێ ئەوەی هەو کارەکە ینی ئێستا بە پێوەی کە زانستی سەلمانوێت ینی ساڵانە و بەڕێبارانی کە لەم عالەمەباری ینی کەم ناکات و زێژ ناکات یعنی لە ناوچێکە بۆ ناوچی کاگۆڕێ بۆ نمونەم ساڵە کوردستانە بۆ نەوشوە ساڵی بێ بۆ نە لە تورکیا باران زۆرە بارێ یان لە هەندستان باران زۆرە بارێ یعنی پێکەوە بەسراتە سیستەما. باشە هۆکارچێک ئەو پێشبینیانە دادەنرێت زۆر جار پێچوانی ئەوە بێت واتە ئەڵەن سعات ئەونا یاخود سبینێ بارانە بەڵام سێردەکەی هەر خۆرە و دەوترێت ئەم پێشبینیانە هەڵەن ینی ئەو گۆڕانکاریە چییە هۆکاری ئەمە چیەکە ئەم گۆڕانکاری خێرایە بەسەریاوێت ینی وەکو باسمان کرد ینی هۆکاری سروشتیە ینی وەکو دەستکردی سروشتیشی هەیە بۆ نمونە بۆ نێتەوە وەکو هۆکارە سروشتەکان کە ینی دەسەڵاتی مرۆڤی تیانی لە دەسەڵاتی خۆی گەورەیەک و بورکانەکان کاتاقنەوە ئەمانە هەمی کاریگەی لەسەر زەوی کردیانی ژینگە پیس کردووە ئەم هۆکاری مرۆیی خۆشمان بۆ ئەم سارەی کە پێیین بۆ هیچ پێین بۆ دەوام ئەم سۆپای کە لە ماڵە بەیانە هەڵدەکەین ئەم شاران خۆتان نەزان گەورە بووە ڕژی سەوزایی کەم بۆ تۆ لە عالەمە ئەم هۆکارانەوە کاکە گۆڕانکاری کێشەوە بە خێرای ڕووداتوک و خۆی دەرنەچێت گۆڕانکارێکە شەوایەکانەکرێت لە شوێنێک بێتە وشکە ساڵی لە شوێنێک بێتەوە دارستان وەک باسەکێ لە چەند ساڵی چەند میلیۆن ساڵانی پێش دنیا دەورانیاوە لە ناوچە سەحراوەکان کاکشۆنگە دیقەتەیە بێ باران دەبارێت. بەڵێ ئەمە هەمی گۆڕانکاری ئەوە هەوایە بڵێ ینی بۆکو ئێستا بە ئاڕاستەی باکان گۆڕاوە ینی هەرێمی کوردستان بە دیاریکراوی بە پێی پێشبینیە کەشوهەوایەکان زۆرترین کاریگەری پاڵەپەست و یاخود شەپۆلی بارانبارینی شوێنێک ڕاستەخۆ تەسی لە کوردستان دەریای ناوەڕاست بەدەر لە دەریای ناوەڕاست دەریای سوورمانەیە دەریای ڕەشمانێکە لە تورکیایە دەریای قەزیمانێ بەکەمی وەکەندای عەربیش کاریگەری هە لە سەر عێراقەکە بۆ بارانبارین بەڵام بە پلە یەکەم دەریای ناوەڕاستە دەریای ناوەڕاست. پەڕەیەکتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کە کەشوهەوای تیادا بڵاو دەکەنەوە سەرچاوی بەڕێستان ینی ئەو سەرچانە چیەکە پشتان پێبەستووە و ئەمە چۆن ینی ئەم کارە چۆن دەکەی ڕۆژانە بەردەوام کەشوها بڵاو دەکەیتەوە یاخود زانیاری سەبارەت بۆ گۆڕانکاریانی کە ڕوو دەدات. بەڵێ بەردەوام ینی لە ڕێگەی مۆدیلانی کە باسماکە پێش ئێمە پشمان بۆ بەستووە. کاتە پەیوەندی هەیە بە کەشناسیەوە ینی لە ڕووی کەشناسی بڵێ لە سلێمانی بوون بڵێ ئەمە ینی لێرە سواسی کەشناسی سلێمانێکین بۆ زۆر جار بۆ ئەو بوارە پشمان بۆوان بەستووە ینی پەیوەندی تەلەفۆنیمان لەگە بە ڕێز کاگاستەوە کەمال بەڕێوەری گشتی کەشناسی سلێمانی هابوو لەگەڵ کاکجەوهارەکە جێگیرێکی پەیوەندیشمان لەگەڵانە بوو بەڵام وەکو پشتبەستنیمە زیاتر پشت بە خۆمانە بەستین پشت بۆ مۆدلانە بەستین کە خۆمان سریەکەن و چەند ساڵە لێ تێگەیشتون و لە مناڵی لە بارەکە خەریکین. بەپێی تەجروبەی تۆ مەسا قسەیەکی خۆش وڵا بوو یاوێن ساڵە هینەکان ئەوەی با بڵێن جووتێن باران زیاترە بارێ بەڵام ساڵە تاکەکان کەم ئەمە قسەی خەڵکە یار بەڕاستیەوە هینی زانستی نیە هیچ شتێکی زانستی نیە تەنها سوتفە بۆ ڕوویە سە بۆ ناڵێ 1992 یان 2022 بەفر بارین زۆر بوو ئەوە تەنها هینێکی شتێکی سوتفە بۆ ڕوویە یعنی وە نەبوو ینی لەو ساڵانەیە ساڵی واشە بوانە بوو بە فروباران زۆر باریەوە بەڵام شتەکانی سوتفەی کردو لای خۆمانەوە ڕوویەوە. کەواتە باست لەو مۆدلانە کرد کەەوە سەرچاویان پیشتان بێست مەبەست هەر لە مانگە دەستکردەکان یاخود ئەو زانیاریانەی کە لە سنتەری کەژناسیەکانی ناوخۆی هەرێم وەردەگرێت لە ناوخۆی هەرێمیشەوە وەرەی گیرێ بەڵام زیاتر لە ڕێگەی و مانگە دەستکردانە ئەو مۆدلانی کە لە بەردەستە ینی مەبەست لە مۆدلانە ینی بە دیاریکایی بۆی ڕەنگە بینەران تۆزێک ئێستا نەزان مەبەست لەوەچین بەڵێ ینی کورکراوەی بۆ جفس ئەمە هینێکی ئەمریکیە مۆدلێکی ئەمریکیە وەکو ئیکمۆڤەمە ئەوروپیە ینی ئایکۆنی هەڵمانیمان هەیە کەنەدیمان هەیە ئوسترالیمان هەیە یوکەی بەڕێتانی ئەمانەمانێ پشت ئێمە بەوانە بەستین یانی بۆ نە متابعی هەرمیانەکەین ینی لەگدانی بۆکەین و بەپێی ئەو پێشبینیان ئێوان کاکرێت ڕێژەیە ڕێژەیە گۆرەگرون لێ تێگەین و پێشبینی کەشوها بڵاوەکەین ویانی
بەپی ئەو مۆدێلانێ ئەو تەجروبەی خۆتان کرد باشترین مۆدل یان یاخود باشترین سەرچاوەیان بە تایبەت بۆ هەرێمی کوردستان بە دیاریکراوی زۆر زانستی بۆ زۆر باش پێکاوێتی وەکو خۆمان یانی کە خۆمان پشتی پێ بەستین وەکو پیجەکەی خۆشمان زیاتر ئێمە پشت بە جفسە بەستین. باشە پیجەکەتان لە کێکەوە دروست بووە ئەو پاڵنەرە چی بوو ئامانتان چی بوو لە دانانی ئەم پیجە؟ من هەر وەکو خۆم وەکو خولیایەکی خۆم یانی حەزی مناڵیم بووە. جا سەرڕای ئەوەی کە دەستخۆشیێکی زۆرتان بۆیت جارێکیان بینیمێکێ بڵاوکراوەکاندا بڵاوتان کردبووەوە کە هاوڵاتیان گلەی ئەوتان لێکەن کە پێشبینیەکانتان ڕاست دەرناچێ و ئێوەش ئەوتان بۆ نووسیبوون کە کەشوها بەدەست ئێوە نییە و بەڵکو پێشبینیەکان دەگۆڕێت کاتە بێ ڕای دەستخۆشی و گلەیانە چیە کە ڕوبەروتان نەبێتەوە خەڵک نامەتان زۆر بۆ ئەنێرێ سەرڕای دەستخۆشی؟ وەڵی خەڵک ینی تێناگەت یعنی ئەمە خۆت کەوتەوە تێ پێشبین کە ئەگەرێت تێکرە مشتێک یعنی شتەکە و خۆی ڕوونایە زیاتر جاری وایە تۆڵی ئەگەر هەیە وانە تۆڵی ئەگەر هەیە من بەیانی بچم بۆ شوێنە سەرەکەی بەیانی ناچی دوو بەیانێکی ئەگەر یعنی کە تۆ ئەگەر یعنی بەپی ڕێژەکەی بۆ دیارەکەی یعنی کەشوا کوشتێکی کە نییە یەکسەر وکو خۆی دەرچێت یعنی گۆڕانکەی ڕای بەیانی بە هیچ جۆری هیچ کەسێ هیچ وڵاتێکامی خۆی بە پێشکەوتۆ زین لەبەر ناتوانین لە سایە ینی ئەمە بیپێکێ پێشبینی کێشەوە. باشە کاتە سوودەکانی چین لەو کایەکانی ژیانە بەجددی ینی لە بواری کشت و کاڵا لە زۆرێک لە بۆ نمونە بەنداوەکان ئەم باران و بەفرە و ئەوانە ئیسفادەی چییە؟ دیاریکردنی کەش و هەوا یاخود ئەو گەرمی کە دیاری دەکەن ینی ئەو ڕۆژانە ئەمانە بڵاو دەکەنەوە کاریگەری و سوودی چییە لەسەر ینی تەواوی ناوچەکان؟ سوودی زۆر یان تۆستە و ئەوەی کە بەکاریێن یان ئەگەر باران نەبێت چۆن بتوانین ئامادەستکەوێت چۆن بتوانین بخوێنەوە ئەو باران نەبارێت چۆن بتوانین کشت و کاڵ بکەین یعنی ئەم شتانەمی یعنی پەیوەندی پێکەوە یعنی تۆ ئەم بارانی کە لە کوردستان ناباریانی لە ڕێگەی بەنداوانەوە کە هەن گلێرێنەوە بەڕاستیمانە سوودی خۆیانێ یعنی ئێمە بەڵێ عەفوان بام پرسیارەکەی هاوکارم بە نوعێکی تر بکەمەوە بەدەر لەوەی بێگومان سوودی باسی پرۆسەکە پرۆسەی پێشبینیەکە ئەو چ سوودێکیە یعنی زۆر جارجاران ئەڵێ خۆ پێشبینیش نەبوو ئیشیش ڕۆیشتەوە بەڵام پێم وایە بەگە ئێستا پێشبینیەکان کەشووە نەزانین ڕەنگە تووشی سەرێشە بین یان دەوترێ باران زیاتر دەبار ینی لەبەرەوەی پێشبینی نەبوو خێر و بەرەکەتی نەماوە زۆر جار ئەوم لە هاوڵاتیان بیستووە یعنی سوودی خۆی ینی جارانەوە بووە ڕاستێزە بۆ لە کۆنا خەڵکی ئەڵێ بەیانی شەو خەوتنی هەستاین بەین سەرەکەی ڕێگەما لە گیرا لە بەفرا لە شتەکان حتممە کاتە خۆشتر بۆ کەشتەکە بە هین ڕوویە بەڵام ئێستەوەتانێت تۆ پێشبینیەکی بۆ ناڵی سەعاتیکە بەفرەبارێ یعنی شتەکە ڕایە پێ دەڵێ بەڵام ئێستا سوودی چۆن ئێستا بۆ نە تۆ دەوێت لێرەوە ئێستا ینی شار گەورە بوو ینی تەکنۆلۆژیا پێشکەوتۆ تۆ دێ بۆ نەڕێ بۆ هەولێر سەریکی کەش و هەواکەی بۆ نەمسانی ئەو ڕێگەی چۆن ئەگەر زانی و ڕێگ باران زۆرە بارێ بەفرەبارێ گەشتەکە و دواخی بەڵام جار نوشانە نەبوو ینی تۆ زۆر هاتوشی بینی شارەکان و شار بچوو بووە بۆ بۆ چالاکی و ئاهەنگ و مەڕاستی ومانەش ئێستا هەمووی یەکەم ساڵێت تۆ باسەری کەشوهواکەیم بزانین زۆر گرنگیان بەڕاستی ئەمە خەڵکە بووە جارێ بە شەو نخوینیمان کردووە هەبوو بەنە سەختی ماڵی خانووی تێکردو تەلەفۆنی بۆ کردی بەو نیۆشە تەلەفۆنی بۆ کردم تەتیم بەیانی پێنجیبانی سەخف دەکەم کە پێشمی بارانبارین چییە بێ یعنی ئەوە پێمانێتەوە کابرا ضرورە بە لە گرنگە ڕاستە ئەوشانە گرنگە بۆ نەوەکو بیناسازی کابرا بۆن ئەندازیارێکەوێ کۆنکرێتی شوێنێتێکە پێش تەلەفۆنەکە بۆ منە بارانە بارێ نابارێ خۆر چۆنە بێ چۆن نابێ بەستن ڕوایە بەفرە بارێ خێرای با چۆنە بێ ئەمانە هەمی گرنگە یعنی ئێستا خەڵک وای لاتوە ئەبێ ئەو شتانەش بزانێت. باشە کاک مەردین ئێمە هاتینە کۆتای پرۆگرامەکە زۆر دەرفەتمان نەماوە دواوتە بەڕێستان خۆشحاڵبووین بە ئامادەبوونی لەگەڵمان نابوو. زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێت سپاسانەکەم کە عزتان کێشە سپاس بۆ کەناڵە جوانەکەتان بۆم کارمەندانە بۆ ڕێستان سەرکەوتوو بن مادوو نەبن بۆ هیوایی پێشبینیەکانتان ڕازەچە تووشی قڕان نەبن. زۆر سپاسانەکە دەستان خۆش زۆر سپاس بۆ مەردین سەلام شارەزای کەشناسی سپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆ لەگەڵمان. بەڵێ پێم وابێ فیچەرێکمان هەیە وەک هاوکارم باسەکە بەڵێ خانمێک چی کردووە؟ باس لە ئامادەکردنی خواردنە بڵێ. بەڵێ دیارە خانمێک خواردنی حازر کردو بزانین چی حازر کردووە ئەمڕۆ ئەوە سەیری خواردنەکەی وابزانم باش برسیە بین.
شلون بيوتا؟ هلا على عقابي تدعوا كري كان صوتي ترتخ والله او بوي لا ما هنا ناني تيريا كده مش ازانم كدرينا كده يعني الله يودق كده كنا في أمريكا أنا صديقة نهار بيتوي هنروح تشوفه صرنا مثلا باهينا بيجي أكثر سنبو ما الله ويجي تشوف المدرسة لا والله لا جايتنا مراد تحياتي شباب معك كلا سنة معك دانا ولا ايه؟ دايما ها؟ ده في بكل عليه بما يتكبر ما داي خوانك على اليد يعني حسب كان زاتوري اخوي راميار هلا والله اخوي كلانو ابرد انا بين علاقيك مبارك نص دانا
من و عەلیم دانیشتوی هەڵەبجە نزیکەی 2 ساڵە خەریکی بەس لە ماڵی خۆمەکەم حەزم کرد بەشداری ئەم فستیڤاڵە بکەم پیاوم هەیە و 2 کوڕی گەورەشم هەیە بەس حەزم کرد بێ ئیش بووم دەوام نییە هەر حەزەکەم ئیشەکەم هاوکاری هێردەکەم بکەم وەڵا باشە یعنی تر وەڵا حەزم کرد بەشداری بەم فستیڤاڵە بکەم لە ماڵەوە ئەیکەم تر بەس ئەم فستیڤاڵەیش کرا حەزم کرد بەشداری بکەم باشە هاوکاریەکە بۆ ماڵەوە ناوەڵا بەس ناڵم هەر لە ماڵی خۆم ئەیکەم بۆ ئەوەی کە ئیشی داوامشتم نییە بەس حەزم کرد لە ماڵەوە مەشغوڵ بم ئینە باشین بەس خۆم حەزەکەم ئیش بکەم پیاوم هەیە ناڵێم بەس حەزەکەم لە ماڵەوە ئیشێک بکەم ئێستش بۆ بەڵێ ئەتر ئەم فستیڤاڵیش کرا حەزم کرد بەشداری بکەم و بێم خەڵک زیاتر وەڵام من لە ماڵەوە حەزیان لە هەورانی هەورامی زیاترەکەم بەڵێ جیاوازی کەلانی من هیچ شتێ ناکەم بەس دیسەی بازاڕە چنگ سۆدە و شتی تێیەکەن تۆزێ قورسە بۆ مەعیدان پیازی سۆدە بۆ ناو هەویرەکە قورسە بەس من هەر هەویرەکەیە هەویری نانەکەیش و کەلانەکەیشی پێیەکەم خواردنەکەی سوودترە ئێستا لە بازاڕێکەن سۆدەی ها سۆدە و خمرە هەیە تێیەکەن تۆزە قورساوە تەنکیشێکەن بەڵێ هەر وەڵا هەر هەویرە و پیازەکەی نایتر هیچ میلێکی نیە هەویرەکەی و پیازەی هاو هەر ئەوەیە ئاوای برژێن ڕۆنی کوردی و لەسەر خواستی ئەوەی کە با ڕۆنی کوردی دۆشاوی وێ هەر ئەوەیە بەڵێ خۆشەویستان بەرنامەی ئەمڕۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بە هاوکاری هەموو هاوکارانمان سپاس بۆی کە بینەرمان بوون هیوادارین بەرنامەی ئەمڕۆژ جێسوود و ڕەزامەندی ئێوە بێ هەر شاد بن خواتان لەگەڵ خواتان لەگەڵ